پارکی ئازادی هەمیشە جێگەیەک بۆ کۆکردنەوەی خێزانەکان، بە تایبەتیش ئەو خێزانانی منداڵی ئۆتیزمیان هەیە، تاکو هەمووان بتوانن پێکەوە دڵخۆش بن و کاتێکی ئارام و چێژ بە خژوەرگرن لەم جینگەیەدا. هەر بۆیە ئەنجامدانی چەندین چالاکی جۆراوجۆر بۆ هەوێنی کۆکردنەوەی زیاتر لە 120 منداڵی ئۆتیزم. چالاکیەکانیش لەلایەن ناوەندی کورجنیەس با هاوکاری کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لە قەی سلێمانی ڕێکخرابوو. وەکو ناوەندە پەروەردەیەکانی کورجینێس لەگەڵ سەرجەم مامۆستایانی وانەی هونەر و میوزیک و وانەی شانۆ و مامۆستاکانی وانە هونەرەکانمان ئمڕۆ ئەم کەمپینەمان دروست کرد بۆ چەند سەعاتێک ئەو مناڵانە لە لای خۆمان ئەهێڵینەوە و خێزانەکانیشیان لەگەڵان بەسپاسەوە دابینکردنی پێداویستیەکانی کەمپینەکە و ئێوارەخوانێکیشمان ئامادە کردووە بۆ دایکان و باوکان بسپۆنسەری گروپی کۆمپانیەکانی قەیوان کە سەرجەم پێداویستەکانیان بۆ دابینکردین. سپاسیان ئەکەین کە ئیمڕۆ ئێمە هەمومان خۆشحاڵ بووین ئەو مناڵانە چەند سەعاتێک لەگەڵ ئێمە دڵخۆش بوون. ئامانجی ئێمە ئەمڕۆ ئەوە بوو کە ئەو مناڵانە تێکەڵکەین بدەیک و باوکیان بڵێن مناڵەکانتان مەشارنەوە لە چوار دیواری ماڵەوەیە تێکەڵیان کەن بیان هێنێنە ناو کۆمەلگا بە ئەوانش بەشدار بن دنیا ببینن هەموو ئەو تاقیتیانە ئمڕۆ لێرە چۆن ئەها ئەدبینین چالاکانە دەریان ئەبری بەبێ ترس بەبی ئەوەی ئەها کەس یعنی خەمی ئەوەی بێ چوار دەور سەیریانەکە بۆیە داوایان لێکم ئەم مناڵانە پێویستە تێکەڵ بکرێن چونکە هەر مناڵە و دڵنیا بە لە شتێکا خۆی ئەدۆزێتەوە ئایا لە وێنە کێشان بێ ئایا لە مویزیک بێ ئایا لە وەرزش و ڕاکردن و مەلەکردن بێت بۆیە پێویستە ئەم مناڵانە تێکەڵ بکرێن و داواشم ئەوەیە هەموو لایەنەکان ئەمە لە بەرچاو بگرن ئەم مناڵانیان لە بەرچاو بێ بتوانن هەچ دەسەڵاتدارێک هەر کەسێک توانایەکی هەیە بتوانێت یەکەم کاری باشەکە بیکات ئەم مناڵانەی لەبیر بێت بەکردنەوەی سنتەر بێت بەهێنانی دکتۆری تایبەت بێت بە یارمەتی دەری بێ بۆ خێزانەکانیان هاوکاریان شوێنێکە بێ بۆ چەند سەعاتێک ئەم مناڵانەی تیاابێ جا ئەم دایک و باوکانی ئیمڕۆیان بینی چەند ماندوێتیان پێوە دیارە چکە بەڕاستی ئەم مناڵانە جیاوازن زۆر هیلاکن زۆر ماندوون بن لەگەڵیان بۆیە ئیتر پێویستە بە هەمووان خەمی ئەوانیشمان بێ و سپاسدانێک. طبعا زۆر سپاسی گروپ قەیوان و قوتابخانەی کوردینێس دەکەین کە هاوکارمان بوون ئەمڕۆ لەم چالاکیە. طبعا ئێمە و کۆمەڵ و دەستەی کاژێری هەمیشە بی لە تازەگەری ئەکەینەوە بۆ مناڵەکان چ ڕێگەی هەڵبژێنین کە بەرەو پێشیان بەرێت. طبعا کاک بەختیار کۆنتاکتی هەبوو لەگەڵ کوردینێس و لەگەڵ تۆزاخان بە تایبەتی کە دانیشتی بوون ئەوان بیرۆکەیکی وان گەیاندبوو کار بەختیاریش زۆر پەسەندی کرد وتی زۆر شتێکی باشە و لەڕێی گروپی واتساپی خۆشمانەوە ئێمە بیرۆکەکەمان گەیانە خێزانەکان و هەر خێزانێ ئەتوانێت بەشدار بێ بەناوی خۆی بنووسێ لەگەڵ ناڵەکە و چەند ئەندام لە خێزانەکە بەشدار ئەبن ناویان بنووسن. لەدەر خۆشحاڵانە 120 مناڵ زیاتر بەشدار بوو لەخوا بەزیابێ هەرچەنە ئەوانی تر بەشدارنەوە ئینشاڵڵا بۆ ئایندە پەیمانمان پێداون کە چالاکی تر بکەین ئەوانیش بەشدار بن. زیاتر لە 11 جۆر وەرزش تایبەت بە منداڵانی ئۆتیزم لێرە ئەمڕۆ ئامادەمان کردووە دوو لایەنی لایەنێکیانەوەی کە بتوان چێژ ببین لەو یاریانە لایەنێکی تریشان ئەوەیە ئێمە لەگەڵ خێزانەکانیان دیراسەیان ئەکەین بزانین یاری دڵخوازی ئەم مناڵانە چیە بۆ ئەوی دوای دایک و باوکیان بتوان ئەم یاریانیان پێ بکەن. یاریەکان هەم یاری وەرزشی تایە یاری وێنەکێشانمان هەبوو بە یاریکردن چۆرە بۆڵینگێکمان هەیە ڕاکردنمان هەیە و کۆمەڵ یاری تریش کە خۆمان و قوتابخانە دابینمان کردووە. لەگەڵ کچەکەی هاتۆتە پارکی ئازادی و یەکێکە لە بەشداربوانی ئەم چالاکی قەشەنگە. بۆیە بابزانین خێزانەکان تێڕوانینیان چۆنە بۆ چالاکیەکان. ئەم مناڵانە زۆر پێویستیان بە تێکەڵاوبوونی ناو موجتەمەعە تێکەڵی مناڵان بن زۆر پێویستیان بە یاریکردنە بە جوڵەیە بەڕاستی ئەم جۆرە فستیڤالانە زۆر پێویستە. ئەمەی من بە تایبەتی زۆر حەزی لە چوونە دەرەوەی حەزی لە یاریە حەزی زۆر لە شتانەیە. کچەکەی من تەمەنی 13ەیە پێ خاتە 14 ساڵیەوە. بینینی بەشێک لە جوانیەکانی ژیان لە ڕوخساری هەریەک لە منداڵەکانەوە دەبینرا کەواتە با هەمووان هاوکار بین بۆ دڵخۆشکردنی ئەوان جگەلەوەی هەریەک لەم چالاکیانە کە بواری جیاوازی لە خۆگرتبوو هەنگاوێکە بۆ دۆزینەوەی بەهرەی منداڵان و گەنجان تاکو بتوانن پەری زیاتری پێ بدەن و لە دوا ڕۆژدا خزمەتی زیاتر بە کۆمەڵگەکەیان بکەن. لەگەڵ مامۆستایانی وەرزشی کورجینێس ئێوارەیەکی پڕ لە خۆشی و شادی بەڕەکەت.